زیاتر لەسەر ئەم پرسە ڕادەوەستین چکە ئێستا دی 9 ساڵ بەسەر جینۆسایدی ئیزدیەکان تێدەپەڕێت و 9 ساڵە ئەمە بارودۆخی خەڵکی ئیزدیە و کوردانی ئیزدی بە تایبەتی خەڵکی شنگال لەو بارودۆخە سەختەدا دەژین. ئایا بۆچی تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکیان بۆ نەکراوە؟ ئەو ڕێکەوتنەی کە کراوە بەکوێ گەیشتووە؟ کۆمەڵێ پرسیاری دیکە هەن کە بە بەردەوام گەڵاڵە لە لای ئەو کەسانی کە ئەم پرسیان بەلاوە گرنگە وەک گوتم بە زەڕەیەکیش بێت ویژدان لەلایەن زیندووە. ئەم پرسە لەلایەن هەمیشە گەڵاڵ ئەکرێت. دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین سەبارەت بەم بابەتە لەگەڵ میوانمان نێچیروان شێخ شامۆ کەسایەتی ئیزدی. بەخێر هاتن تەکەین. سپاس بۆ ئێوە ئەم دەفەتە. ئەوەی کە بینیمان ئێستا خەڵکی شنگالن ئاوارن لە کەمپەکانن یان لە دەرەوەی کەمپەکانیش دەژین، هەمویان چاوەڕوانی ئەوە ئەکەن کە ڕۆژێ بگەڕنەوە سەر زێدی خۆیان. بۆچی تاوەکو ئێستا بەغدا نەقەرەبووی کردوونەتەوە نا هیچ هەنگاوێک دەنێت بۆ ئەوی کە ئەو ئاوارانە بگەڕێنەوە؟ زۆر سپاس سوبان خان، سلااف لە ئێوە و لە بینەر و بیسەرانی کوردستان 24 کە لەم ڕۆژە تاالەدا ڕوومالی ئەم ڕووداوە تراژیدیە دەکرێت و بتوانین لە ڕێگەی کەناڵەکەتانەوە ڕاستی ڕووداوەکان و ڕەوش و حاڵی کوردانی ئیزدی بگەینن بە کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕایگشتی کوردستانی و عراقی. هەلبەت لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ پێش 9 ساڵ هەمووتان ئاگادارن جینۆسایدەکە دژوار هاتە سەر ئێزدیا. دوێ جینۆسایدێدا ئەم ئێزدی ملەتی 74 فەرمانات ناسکرینە مەخابن دیسە دوی سەردەمێ چرخی سەدەی 21دا تیرۆریستێن داعش دیسە بەرەوخەدانە کوردستانی و نێچیروان هۆڤا دیسە بوونە کوردین ئێزدی یا خویایە ئەگەر و ئەنجامن وێ جینۆسایدێ ئێزدی هاتنە قەتڵ و عامکردن، هاتنە ماڵ و حەلەوان هاتە تالانکردن، ئێزدی دەربەدەری دنیای بوون و سەرێ 9 ساڵایە ئێزدیت ڕەوشەکە ساڵ بۆ ساڵی خراپتر دەنا. بۆیە دوێ یادێدا ئەم سەری ڕێز و نەوازشێ بۆ شەهید و قوربانی و جانگۆریان خۆیان بێگونەه دادنوێنین و سلااف بۆی حاڵی ڕەزیلێ ئەوە سەرێ 9 ساڵاوی خەلکێمەیە ئێخسیرێ دەستێت تیرۆریستا دەمای و سلااف بۆی حاڵی ڕەزیلێ خەلکێمەت کەمپادا. هەلبەت ئەگەم بێن بەحسی عراقی بکەن ئەوە سەری ئیزدیا هاتی هۆکاری سەرەکی هەر عراق بووە. ئەگەرم بەحسی عراقی بکن درێژیا مێژوێدا ئیزدیا خێر و خۆشیت عراقیدا نەدیتە. یعنی ئەگەرم بەحسی پشتی 2023 نەمانە ڕژێما دکتاتۆری بکەن ساڵا 2005 دەستورێک هاتە پەسەندکردن توی دەستوریدا ئێزدی دینێکی سەرەکی بوو دوی دەستوری عراقیە هەمیشیدا. هەروەها بەندێک خاڵە 140 گرێدای چارەنویس و ئێکلاکردنا دەڤەرین ئێزدیا بوو. حکوومەت دوو حکوومەتیان عراقی ئەف خاڵە دەستوری جێبەجێ نەکرد حتاکو گەهیشتەوەی ڕادەیی فراغا ئەمنی لێ ناوچەیە چێ ببە و ناوبەرە شەو و ڕۆژێکێدا دەوڵەتە ئیسلامیە بناف عراق و شام هات و جەکی حکوومەتە عراقی جەکی دوو فەیلاقاش نیوە شەو و ڕۆژگێ دەبوونە جینارێ کوردستانی ئەو هێرشا هۆڤانە ئانین و دربا دژوار کۆک و کەونا ئێزدیادان و مخابن حکوومەتە عراقیش هینگێ حتان و هیچ هەنگاوەکە کردەوی نەکردە ئەم بزانن ئەڤە ئێزدیاب خەڵکی خۆت بینن ئەمی ڕوویەکی بە کاتە ئێستا جەناوت ئاماژەت بەو دۆخەی ئێستا کرد کە لە ناو شنگالە هەیە بە هەبوونی هێزی جۆرا و جۆر لە ژێر ناونیشانی جۆرا و جۆر لەوێن ئەمە تا چەند بۆتە هۆکار بۆ ئەوەی کە خەڵکی شنگال نەتوانن بگەڕێنەوە و لە مەرگەڕاندەوەی ئەوان ئەبێ ڕێکەوتنێک هەیە کە دوو مانگی دیکە چینە ناو سێهەمین ساڵ کە ئەو ڕێکەوتن نەکراوە بەڵام جێبەجێ نەکراوە. تا چەندە ئەم بارودۆخە وا ئەکات کە خەڵکی شنگال نەگەڕێتەوە؟ تاکید ماوەیەوان 9 ساڵادا هۆکاری سەرەکی نەزەڤڕینە وی خەلکی بۆ سەرجیوان هەر نەبوونا ئیرادەکە سیاسیە پێزە لە عراقی ئانژیستکارن بژم حکوومەتە عراقی چوب کارتێکردن و باندۆر سەر وان وی ئەجندای نۆ شنگالیدا ئاسێ مای نینە چەند گروپەکێت مسلحێت بیانینە نە عراقینە ئەسڵەن سەروەریە عراقی پێشێلکردنە شنگالیدا ئاسێمانە و هەبوونا هێزن حەجدا شعبیژی گەلک جوان گروپا بالعکس عراق موچە و پشتەوانیل الوان گروپات کە حتا لەو ماژینەوە خەڵکێمەت 9 ساڵەت وی حالێ پەریشانی ڕەزیل دەیە نەی حازرە بزەڤڕە بن دەسەڵات کە نە شەرعی حتاکو دەسەڵاتە شەرعی نەزەڤڕە شنگالی خەڵکێمە نازەڤڕە حتاکو ئێزدی پشتڕاز نەبن و جینۆساید سەرەوان دووبارە نابن احتراف وێ جینۆسایدە نەیەکردن عراق تعویزاوان کوژوان تێتە خواستن نەکن ئێزدی نەت حازرن بزەڤڕنە سەر شنگالێ. هەروەها هەولێن حکوومەتە هەرێما کوردستانی شخصی سەرۆکی حکوومەتی ڕێزدار مەسرور بارزانی ئێکش دەستکەفتێن مەزن و UN قبول کردی و بەری دو ڕۆژە گوتەبێژێ وەزارەتە دەرڤەیە ئەمریکاژی تەکەزیل
وی ڕێککەفتنەی کرد ئەو ڕێککەفتنە دووەختیدا سەرۆکی حکوومەتێت گەل حکوومەتە بەڕێز کازمی ئیمزە کردی مخابن وەختی داردەستێ سیاسی عراقی دیارە نکارین چۆ هەنگاوە ئەو ڕێککەوتنە نەچۆ پێش نهۆژی هەرب هەوڵ و کۆششێن سەرۆکی حکوومەتێ ئەو ڕێککەفتنات گەل ئەتیلافە ئیدارەدانە دەوڵەتی هاتیکردن 18 خاڵ گەل حکوومەتە ناوەندی عراقی ڕێککەتنە حکوومەتە ئەمە هەرێمی ئێک جوان خاڵە ڕێککەفتنە جێبەجێکردنا ڕێککەفتنە شنگالێ وەکخوا هەروەسا دەستکەفتی دیتر بەرچاوی دنیای تەفعیلکردنا مادە 140 ئەف هەردوو خاڵە ئەگەر وەکخوا بێنە جێبەجێکردن ئەس بوێ باوەڕێمە کلیلا چارەسەریە گوهارتنا ینی چارەسەرکردنا و ئاساییکردنا ڕەوشە شنگالێ و ئێزدی پچەکێ کردەوەی ببینن تشتێک ژێ ڕاهاتەکردن ئەف هەردوو خاڵە نەبینە جێبەجێکردن. بەخشە کاک نێچیروان ئەگەر هاتوو ڕێککەوتنەکە جێبەجێکرا خەڵکی شنگال گەڕایەوە سەر زێدی خۆی بەڵام هەر برینێک هەیە لە ناخی ئەو کەسانی کە کەسوکاریان بێسەر و شوێن کراون و حکوومەتی هەرێمی کوردستانیش لە هەوڵەکانی بەردەوامە بۆ گەڕانەوەی بێسەر و شوێن بووان چۆن هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵە سەنگێنن تا ئێستا چەند کەس ڕزگار کراوە و لە هەڵدان بۆ ئەوەی کە کەسی دیکەش ڕزگار بکرێت. کۆگەم بەحسی حکوومەتە هەرێمی بکن هەر ڕۆژە ئەو جینۆسایدە قەومی و حتانەوە سەری 9 ساڵایە بارێ گرانی چارەکردن و خۆی دەرکەتنە ئێزدیا و دەرمانکردنا برینی ئێزدیا حکوومەتە هەرێما کوردستانی بووە. في آليدا أو برينا كورال برينجا كورال جسدي إزدخانة وهر كردستانية كي بوجدان وهر ولاد باريزك وهر كسا كي وجدان مروفاتي البالها با إكش خمينوان دوي چارخيدا رواندن و إخسير كناوان كچوبكو رواندين إزديابو دوي آسيدا توقتي دا رئيسدار نيشيروان بارزاني سروك هريما كردستاني روي چاخي سروك وزير بو خلوه كيسي كرا خودان و هەوڵ و کۆششێن وی و تەمامکردنا وی پرۆسسی ئەڤرۆ جەنابی سەرۆکی حکوومەتی کاک مەسرور بارزانیژی هەمان دیتون و پشتەوانی معانات و دەردەسەریای ئێزدیا هەیە ئەمما هەگەرمە 6470 گرتی هەبن هەوڵ و کۆششی حکوومەتە هەرێما کوردستان و دام و دەستگەین حکوومەتی 3570 کەس حتانەوە کەس و کاری خۆشاد بوون و هاتنە ڕزگارکردن و پتری 2600 کەساژیستکارم بێژم حتان و چارەنویسیوان نەی دیارە مخابن پشتی ڕزگارکردناوان دیساژی کەمتەر خەمنی عراقی حتان و نەشڕوی معنەوی نەشڕوی سایکۆلۆژی هیچ شێوەیەکی دەرمانکردنا برینێوی خەلکیف خەلکە محتاجی هاریکاریەیە محتاجی پشتەوانیکردنەیە محتاجی تەهیلەیە مخابن چ تشتێکی سەر عەردێ نایدیتن هەندی چەڕەوش خراپترە. باشە ئەوەی کە گرنگە ئێستا بۆ پشتیوانیکردنی کوردانی ئێزدی بۆ بە جێنۆساید ناساندنی ئەم کارەساتە ئەوەیەکە لە نێو کۆمەلگەی نێودوڵەتیە دان بەوەیە بنرێت و وەکو دوامین وڵاتیش لە ناو دە وڵاتە کە تاوەکو ئێستا دانیان بە جێنۆساید ناساندنی کوردانی ئێزدی کردووە بەریتانیا بووە تا چەندە گرنگە کە لە نێو کۆمەلگای نێودوڵەتی ئەم کارەساتە بە جێنۆساید بناسێنرێت تا چەندە کار دەکرێت بۆ ئەوەی کە بە جێنۆسایدیش بناسێنرێت. مخابن هەر برینگە ئێزدیات و وەکی تو مەجبوری ڕاستیا بێژی دوی ئالی دەژی کەمتەر خەمنیا حکوومەتە عراقی مخابن نە ئەندامە دادگا نێودەوڵەتیە تاواناندا نە تاخوی لێدا کوردستانی نەژی ئەفتیمێ نێودەوڵەتیە یەک کارت کەل سەروێ کەیسێ حکوومەتە عراقی هیچ شێوەیەکی بالعکس ئاستەنگیا چێت کە ئەف دۆسەیە نەچە پێش وی ئالی دەژی حکوومەتە هەرێما کوردستانی دەستەیەکە تایبەتمەند دامەزراندیە و کارێکی پرۆفیشنال و یاسایی کۆنکردنا گرۆڤە و دکومنتاریکردنا vê کەیسێدا درێخی نەکردە کارێن باش نهۆژی سەرۆکی حکوومەتە هەرێمی ڕێزدار مەسرور بارزانی گەل تیمێ نێودەوڵەتی بەردەوام سەرخەتن کو ئەف کەیسە بۆ نێودەوڵەتیکردناوێت بۆ ئەترافکردن vê جینۆسایدێ هەلبەت ئەف وڵاتên زلهێزên وەکە ئەڵمانیا بريطانيا فرنسا قالك ولات دين بلكي حتى نو 13 ولاتا وحكمتها اعتراف في جينوسايد كي بري دروجا حكمتها بريطانيا كجل هيزن جهانيا راغهاند كوان اف دوسا باجرانديا وقبول كنا افا هموجي هيزك معنويه بو في كيسي بو دهاتو داك وقخوا اف كيسا روجا كي نافند الدولتي وحتى جينوسايد ني قبول كرين باور ناكن جينوسايد سري ازديا تمام بن بۆ هیوایکردان بە هەموو مافەڕاوەکانی کوردانی ئێزدیدا بنرێت سپاس دەکەین نێچیروان شێخ شامۆ کەسایەتی ئێزدی لەگەڵ زۆر سپاس دەستان خۆش.